من لێرە لە کێوشاکێکدا چون لە هەموو ئێران و عێراقا ڕێگام و پێگام نەبەوە. لە بینی دووسێ کێودا چاخانەیەکی پرتوکا و ناخۆش و ئەجایبم هەیە. ئەگەر بێن تەمەشا بکەن تعجب دەمێنم کە من چۆن لێرە دەژی. نا پێم خۆشە کاسپی لێ دەکەم هونەر لە نێو کووردا قەدری نەما. هونەر بۆ من بەهرەیەکی نەدا. هونەر بۆ من کارێکی نەکرد کە بە شوێنیا بچم چون کوردم بە زمانی کوردی قسە دەکەم. ئەوە خەریکم دووسێ گۆرانی بەم زمانی پیریم و وەختی پیریمەوە دەڵم بۆ عالم بۆ ئاخری مەرگم کە نزیکە و زمانێکە خواحافیزی یەکجاری بکەم بچمە ژێرگەڵەوە کە بەشەری کورد نەبینم. سەلام ئەکەم لە هەموو شارەکان و کوردەکانی عێراق کە ئەوانەی چوومەتە ماڵیان ئەوانەی مەرحەبایمان بووە و دەمێت چەند گۆرانی بڵم. کاک محێدین ئەبوو سەباح بە میوانی بە هەزار شەڕەشەق یەک دوو ڕۆژ لە ئێراندا جێگای بۆتەوە. بەستەی ڕاست دەکەم شێخ کەریم نزاکەری کە ئەو برایانە لە ئێمە میوانن کاک جەلال کە لێرن من واقعاً بەذاتی خوا ئەم سەعاتەم پێخۆشە و ئەو سەعاتەم پێخۆش بوو کەوان لە مەرج ئیجازەیاندا و ڕخسەتیاندان هاتنە ئێرانەوە. بەدەرعانیەوە مەجبورن دەبێت سبحەینێ حتمەن بڕۆن ئەگەر بەفر ببارێت بزن لەسەر تەنی ئەسکێرە بخوات ئەوە دەبێت بڕۆنەوە. یعنی بۆ خۆیان پێیان خۆشە بڕۆنەوە. ئەو گۆرانیانە دەڵێم میرزا کەریمیش کە تاجی کەریمنە هەمیشە دایم بەڕاستی من بە ژیانی ئەو ئەژیم ئەمڕۆ لە ئێرانە ئەوە سەلام لە هەموو برادران دەکەم بەخۆشی ئێوە دەمێت چەند گۆرانێکی و زمانی پیری بڵێم. خوا حافیزتان بێ هەموو ئەهلی هەولێر. سەلام لە تار تۆفیق لە ڕەسوڵ سێزارگەردی لەو برادرانە لەو دۆستانە فواد ئەحمەدم کە نەدیوە لەویش لە هەر کوردێک کە منی بوێت سەلامیان لێ دەکەم. وا حافیز میرزا کەریم و کاک جەلال و ئەبوو سەواح میوانی ئێمەن من خزمەت چیم ئالی هەولێر سەلام. بەشتێکی خۆشتان بۆ بڵێم خوا بەڕەخسە سەرتان لێشێنم. خۆشمان دەگەبرێت کاتە قسەنجە ساڵەهای ساڵ مامۆستا عەلی مەردان لەوەتی کە سەورە بوو هەموو ساڵێک جارێک سەریەدام لە ئێرانە. مەمنونیم نۆکەریم خزمەتچیم عەلی مەردان بەرزە زۆر بەرزە کورد قەزی نازانێ. ئەمن خۆنیەکان ئێمە سەر چاوم باشە ئەمە مەرد و مەردانە ئەبوو سەباح کاک جەلال ئەمە خوا و پێغەمبەر دایما بەڵاوی کەنەوە ئینشاءالله. ئەو هونەرمەندانە هونەرمەند نەبادا بڵێن مەسەڵەن کالاگی چوو پوچ هونەرمەند ئەهاتن سەری منیانەدا. ڕۆژێک لە ڕۆژان لە کرماشان محەممەد عارف جەزراوی حەسەن جەزراوی ئەلێت فەڕەنگی هاتن وجدانیان گوتبیان لە ئەمن کە ئێمە لە ئەمنی ئێران. منیش زمانێکم بوو زمانەکەم خۆش بوو زۆر جوان بوو زۆر 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 دایما لە خۆشی داوێ وەڵا ژن و مێردێک بووین 5-6 کلفەت و نۆکەرمان بوو وەڵاهی وەڵاهی ئەوانە گوتبیان لە ئەمن ئێمە لە هیچ جێلێک نامێنین ئەبێ بچین لە حەسەن جێلێک. ئەمە برام گوێ لێبێ ئەی برای کورد بۆیە هیوان بە کورد نییە. محەممەد عارف جەزراوی لەگەڵ حەسەن جەزراوی لەگەڵ چەند نەفەر
وەختێ واردی ماڵی ئێمە بوون من ماڵم نییە ماڵی برادەرە ماڵی عالەمە خوش دایما حاضر بووم زاکاز بدەم ئەوە بێنن ئەمە بەرن وەحدم زۆر جوان بوو زۆر 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 ئەمە ڕۆژێک کە محەممەد عالی جەزاوی ئەوانە ڕۆیشتن ئێران هەرچی جایزەیان دانێت چەندە گۆرانیان گوت پێیان بڵێن محەممەد عارف لیان نەدەگرت شریکیان لێ نەدەگرتن لەڵا دەکرماشان ئەوەی کردم دووسێ ناوەرم لێگرتن 7 سەعات گۆرانیان گوت لەسەر سەر و سەرچاوم 7 سەعات شریکیان کرد ئەمە ڕۆژێک کە ڕۆیشتن ئەبوو بە ماشێنی کە لە تارانەوە دێت بۆم گرتن جەڕەیە ئاوم بۆ هەڵگرتن بەڕێم کردن لەسەر سەرم لەسەر چاوم مەلا بانگی نەرابوو کەمە قەت نەش ناکەم ئینشەڵڵا چۆن دکتۆر بۆی نووسیوم ئەمە مەلا بانگدان مەجبور بووم ئەو برادەران بەڕێ کرد لە جاتی نوێش یاخوا خوا بە نوێژی بنووس خلاص بووم کتم ئەڵڵا ئەوی دیاری بوو ئەوی سەوقات بوو وەڵڵاهی لە جیوەی کرماشانی لە سەماوەری نەوت ئەوەی کە پێم کرا سەوقاتم بۆ کردین ئەوە گلەیە براما ئەوەی کە پێم کرا بۆم کڕین ئیلاهی ئەمن الحەمدولله رب العالمین بۆم کڕین مەلا بانگدان ماشێن هاتوو منیان بان بە تەلەفۆن بە منیان گوت میوانەکان خەبەرکە میوانەکانم بە هەزار دەدیسەر خەبەر کرد و ڕۆیشتن چوم جەڕەئاوم بەو دەمی بەیانێ بۆ پەیداکردن کە ئەم برادەرانە گەرمایانە بێت تونیانە بێ با جەڕێی ئاویان بێت جەڕێکی جوان بە دڵی خۆم ئەو شتەی کە من خۆشم ئەوێ لە حەیاتی خۆمە بۆم کڕین وەکو مەسەلەن وەکی عەبدسەباح یا میرزا کەریم یا مام جەلال کاک جەلال نابا بە مام جەلال نا کاک جەلال نەبادە لە هەولێر بیگرن بەڵێ بەڕێم کردن زۆر شاد بووم هەرچی دەڕۆیشتن ئەوان دەستیان بای بای ئەکرد ئەمیش دەستم بای بای ئەکرد بەڕێم کردن پێم خۆش بوو خودایە ئەم برادەرانم ئەوا بەڕێ کرد یا ڕەبی زۆر شکرد بەس نەبوو من بووم ئەم هەشدە شەوە خزمەتی ئەوانم کرد الحەمدولله یا ڕەبی خدا لە عانی مەستیشە هەمیشە هاوارەکەم خوا یەکە بەڵێ بەڕێم کردن ئەمە زەمانێک میرزا کەریم پێ خۆش نییە تەواوکەم ئەمە زەمانێک کە بارزانی منی دعوت کرد بەڵێ کە من چوومە قەسر و ماکۆس گەڵاڵا ناوپردان ناوچۆمان دین و شێخی خەلان ئەمانە جایزەم وەرگرت واقعان کورد فقط لایق بەخۆیەتی ئەوی جایزە بوو لطفی فەرموو کارم بەسەرەوە نییە بەجێ خۆی ئەمجار ئەگەر بەدبەختی من سواری شانم نەبووایە نکبەتی سواری شانم نەبووایە ئەگەر لە گەڵارە شوێتمەوە هەموو ڕۆژێ جارێک من دەخانێ بوو چۆن کاک مەقسوود سەری من ڕۆحی من دینی من دەستوری دەدا مەسیح بۆ بێن جار و بارە بۆ خۆم ڕۆژێ جارێ دوو ڕۆژ جارێ لە خانێ بووم بەدبەخت خدا لەوە بەدبەختترت کە ئینشەڵڵا 48,000 منت پێیە ئەرێ دوو دەماشت پێ دەوەرەوە ئێران ناتمەوە چوومە بەغدا ئەو ڕۆژانەی کە عمەر و ئەنوەر شاین تاڵەبانیان گۆڕ بە گۆڕ کرد دەدات چووە لەڵێم نا من درۆ ناتم پێیان کوتم کە تۆ باوکم ئەوە نەپارەت نەبادە حازرە پێیان کوتم
كتب باوكم أو نفارق نوازي حاضرة زال باخذ بكي خوش كذا مدوارم باكينك آغابي تمشي اختيار مكان أي بس أنا معك بيت دلم دعاي ده دلم هيا دعاي أم قرانيا لا اختياراتين أي هاوار من ده هیچ نبوم هشتم عن العراق جيرام شش عن لجل شكنجي سازماني أمنيتي عراقا يعني تعذيب شكنجي يعني تعذيب أويك بصر يعني هنام أويك تعذيب بو كرديانم آخری دانەویست بچرێکی بیرە لە قمم بڕن کوڕێکی خانەکەین پۆلیس بوو لەوێ کوتی ئەگەر هەرچیتان لێ کردووە قەیناکە من قبوڵم کردووە ئەگەر ئەوەی لێ بکەن من ئەمنە بە یەک ئادەم باشە ئەو خراپەی دەربارەی من کرد لە منی دا کوشتمی ڕۆژێک پێشتر مانگە پێشتر لێدا ئەما دوایی جغەرەی بۆ دێنام تا ئەو ڕۆژەی ئەمرم مەمنونیم بە خاتی خوا کاکە من ڕۆژگاری خۆم ئاوا بردۆ سەر هێنامیانەوە سلێمانی 6 مانگ مەخرەج لەژێر شکەنجەی ئەمنی بەغا بووم بەسەر جێگای نەزانیم لەژێر تادیبی ئەمنی بەغا بووم خوا ڕەحمی کرد کە من لە هیچا نەبووم خوا هاوار بەس من ئەی هاوار هێنامیانەوە سلێمانی کەرکووک هێنامیانەوە کەرکووک ببورن هێنامیانەوە کەرکووک لە کەرکووک بریان مووسڵ بە قەراق هەولێری جوانە کە ڕۆیشتم ڕۆژایەکی خۆشم لێرە گوزەڕاندووە ئەی هاوار کوردی هەولێر کە تێبە دەرەوە نییە لە حاڵی من بپرسێ کە تۆ کابرا چکارەی یا چی لێرە لەم ناو قەفەزەی پۆلیسخانە چیەکەی تەنیا نەفەرێک وەک خولەفیزەیان گرت بێت بە 18 پۆلیسەوە منیان ئەگرت ئەبرد ئەی هاوار لەو ماڕە بووم لەم ماڵە بووم لێرە بووم لەوێ بووم فایدەی نەبوو هەرچی تەمەشامە کرد ئەو ماڵانەی کە بوو تەمەشام دەکرد هەمووی پەنجەرەکانیان دیار بوو ماڵەکانیان دیار بوو قاتەکانیان دیار بوو ئەمما ئەی هاوار ئەی هاوار ئەی هاوار بەشەر نەبوو بڵێ حەسەن زیرەک بۆ شوێ بن باوکم بۆ من خولەفیزەم بەڵێ ئەمما ئەمانە هەموو بەدبەختیە قەیناکە هێنامیانەوە 18 شەو لە سجنی کەرکووک بووم کەرکووک بۆ باوکم خۆم ئەیانەوێ پێشمەرگە ڕێنەگرن و حەسەن زیرەکمان لێنەستێنن ئافرین بۆ پێشمەرگە قوربانیان یاخوا کورد هەر ببێت ئێران یاخوا پایدار بێت ئێران یاخوا هەمیشە دایم پەرچەمی بڵند بێت بەرز بێت علەمی یاخوا عەلەمی هەر بەرز بێت ئەگەر ئەوە نەبوایە داچیان دەگام لە قزیاکیان ئەبردم ئەیان کوشتم فەقەت ئەیان زانی من کابرایەکم ئێرانی سبەینێ ئێران هەموو خاکی عەرەب بە تورەکای کێشێ بەڵێ باشە عەلا کولی هەموو شتێک خەلاص بێ ئەمانەیە دووسێ گۆرانی ئاخری پیری بنێرینە هەولێر پێشکەش بە عەبدولسەماح و کاک جەلالێ بکەین ئەڵبەت میرزاکەریم ڕوحی منە ئەمێ گۆرانیتان بۆ بڵێن کە نەتان بیست حتما بە تورکی بە کوردی چون تورکی بۆ کەرکووک بۆ هەولێر زۆر من تازە باشە ئەڵێم لە ئاخری پیرێمە ئەم گۆرانی ئەڵێ وای ئیمامزادە لێگەر دینت بگەم میرزاکەریم گۆرانەکان سەهلە ئەمە ئەتەوێت دەنگیشمە بچێ بۆ هەولێر قوربانەکانیشم لەوێ خۆش دەربا هەولێرچی دەریای جەلێلینە یاڕێ وەی نەرجلینە دەریای جەلێلینە یاڕێ وەی نەرجلینە هەمیێجان بەگەشت لە هەرمەنی سەخوار دلینە لێجای بینە وەرجینیە
أبدا يا ولا نجاي بلم عرزي اليوم كيزي جلمان كل روي سربين ما عب صباح جان تجلينا يا من وي 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 كل روي طلبين ما جلال جان كيف تجينا من زارين ابو الصباح بس كيف بك يا والسارين مالك الذين ما عليه ما عليه جلال ميرزا كريم جلال ميرزا كريم جان فرموا جلال ميرزا كريم كابقينا ابو صباح قرآن يكذبهم حول الجتان اللي ببخاتي اخوة بدي بشخصك معه دايما لقلب الجماعة بشخصك دايما لقلب الجماعة ماتوا شهود شهود معهم لبرخاتي ابو صباح امره بلن بيكنيو والله روحي كوشك لا والله قريال بقري يا شنيد ثاني حوليري هاتوين من ياسر كردوا جزان بالله يا دشمن مردوا رعب خاطري جدي كاك احمد ابو 7 امجار من مكانه رحت بجلال بدي حندم بكيشة زحمت ألم دشتو كيوة أتنزعين dedim ها والله نبين رحت